سوکاری من بنا گەم بابەتەکانمانە نەکردووە زين شو مناسبة بقاش تلفون النت أنا حد ما كتبنا ضنجز يعني ها مش تنتظر قصة كين بينك أكيد بس جمع ڕێستا من بە تۆ بڵێم با بچینە فامی مۆڵ بچینە مۆڵێک بڵێ بادەم جەوەکە بۆ خۆشیە تۆ دڵی ڕاوەستە با خۆم بگۆڕم خۆم جوان بکەم ئارایش بکەم مکیاژ بکەم بڵێم باش بەڵام ئەی ئەگەر بڵێم گەڵە زوو بە خۆت بگۆڕە فلانکە بابەتی ناخۆش ڕووی داوە با بچین گاستمان دەکەن ئایا تۆ گرنگی بە خۆ جوانکردن شتیات دەی لەو دەقەی دەکەن پێ دەڵێم نا نایوێ بۆ چکە ئیشەش دەکە ئەوە ئیشە پێویستە تۆ لەوێ دەربی یعنی مەبەستەکەم ئەوەیە لە شوێنی مۆڵەکەیدا تۆ پێویستە فەیسکامت زۆر زۆر جوان بی بەڵام لە ئیشی دووەمدا کە پێویستە مەوجود بی تۆ گرنگی بەوەی نادەی شکوشەوە چۆنە گرنگی بۆی دەی کە ئیسپاتی خۆت بکەی وجودی خۆت بسلمێنی ڕوو لە قسەکەی من کە تێدەگەی بەڵام بە قسەم ناکەی کە بە قسەم ناکەی ئەو گومانەکەی من زیاتر دەکە خاڵەوە یەک شتەی بیزانە سوێن بەخوای لە نەفسی خۆم بە گومانم تۆ نازانی دەڵێم چی باشە تۆ لە شوێنی منی بەڵام خۆت دەزانی مولحیدەکان موسڵمانەکان پێش مولحیدەکان بە دواوە من یەک شتی بچووک مێ بگرن هەمیشەش وتومەوە من تا لە شتێک 100% کە دڵنیا نەبمەوە بە بێگومانی قەت مرتەح نیم لە قسەکردنێ قەت حۆڕ نیم لە قسەکردنێ حاڵی بووی کاکە حاڵی بووی لە من دەڵێم چی Thank you.